لە شاری سلێمانی کۆبوونەوەی ڕاوێژی نەتەوەیی لەلایەن کەنەکە و بە بەشداری کوردانی هەر چوار پارچەی کوردستان کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت دەستی بە کارەکانی کرد. نوێنەری لایەنە سیاسیەکان لە هەر چوار پارچەی کوردستان تیایدا بەشدارن. هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەیی کوردیش دەڵێت ئامانجیان لە یەکنزیکردنەوەی هەر چوار پارچەی کوردستانە و هەر لایەنێک ئەوەی پێی باش بێت بۆ باشکردنی دۆزی کورد دەیخاتە ڕوو. کۆبوونەوەیکی ڕاوێژکاریە، کۆبوونەوەیکی ڕاوێژکاری سەرتاسەریە بۆ هەموو کوردستان، بۆ هەر چوار پارچەکەی کوردستان، بۆ ئەوەیە کە حیزبە سیاسیەکانی کوردستان، ڕۆشنبیر و ڕناگرانی کوردستان، هەموو کەسانی کە لە ناو کووردا چالاکن و دڵسۆزی خاک و نیشتمانی خۆیانن توانن بەیەکەوە کۆ ببنەوە و ڕاوێژی ئەو پرسەنەتەوەیانە بکەن کە لەم کاتەدا هەنووکەی و پێویستن کە کوردستان لە قەیرانی جیاوازدا بێگومان بەوەی شەڕی داعش و شەڕی داگیرکاریەوە کە بتوانن کۆمەکێک بە دروستبوونی یەکێتیی نەتەوەیی پتەوتر بکەن. حاڵ ئەم کۆبوونەوەی ئەوڕۆ کۆبوونەوەی ڕاوێژکاری بۆ بەهێزکردنی یەکێتی نەتەوەی ناو کوردانە بۆ کوردستانیانە، بۆ باسکردن و گفتوگۆ لەسەر ڕێفراندۆم نییە. پارتەکان دەتوان کێشەی جیاوازیان هەبێت کە بۆ نایەن. بەڵێ هەمووشان هیچ لایەنێک نەیوتووە نایم، بەڵام کە نایەن بەڕای من لە خۆیان پرسن کە بۆچی نایەن باشترە، چونکە بەڕاستی ئێمە نازانین بۆچی نایەن. سەبارەت بە ئەنجامدانی پرسی ڕێفراندۆمیش لە هەرێمی کوردستان، ئەندامی پارتێکی ڕۆژهەڵاتی کوردستان پێی وایە تا کێشەنێ خۆیەکان وەلا نەنرێن و دۆخی سیاسی ئاسایی نەبێتەوە، ڕێفراندۆم کارێکی ئاسان نابێت. ئەمە ئەلانەکانە ئەگەر ئەوڕۆ بەسی ڕەفراندۆم بکەین بەڕاستی 2 ڕۆژی لێوە دەرناکەوین. ئەمە دەڵن ئەگەر بە یەکێتی نەتەوەی ئەمە ڕازی بین، ئەمە کورد بە ئەو وەختی کە لە یەکێتی نەتەویە ئەو مەشاکلانە حەل دەبێت، لە یەکێتی نەتەویە ئەو مەشاکلانە دێنە پێشێ لەبینی دوو حیزباندا دوو بەشاندا ئەمە حەل دەکەین. کۆبوونەوەکە ئامانجی لە یەکنزیک بوونەوە و گۆڕینەوەی بیرروڕای کوردانی هەر چوار پارچەی کوردستانە لەسەر پرسی کورد و میکانیزمی کارکردن لە داهاتوو. هەرچەندە هەر 5 پارتەکەی باشووریش میوانداری کۆبوونەوەکە کرابوون، بەڵام نوێنەری پارتی دیموکرات لە کۆبوونەوەکەدا نەبیندران. ڕامی ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.